سێمین فیستیڤاڵی کولتوری و هونەری باینگان لە شارۆچکەی باینگانی سەر بە شاری پاوەی پارێزگاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو. ماوەی ئەم فیستیڤاڵە یەک ڕۆژە، تێیدا خواردەمەنی جلوبەرێک مۆسیقا و کولتوری کوردی بەگشتی و خەڵکی ناوچەکە بە تایبەتی بۆ گەشتیاران نمایش دەکرێت. زیاتر لە 5,000 گەشتیار لە سەرانسەری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشدار بوون. ئەو فیستیڤاڵە پاش تۆمارکردنی ئەوە دێت کە ناوچەی هەورامان لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە هەموو ساڵێک لە پاش کۆتاییاتنی مانگی ڕەمەزان بەڕێوە دەچێت. باینگان کە زۆربەی خەڵکەکەی بە زاراوی جافی دەدوێن، یەکێک لەو ناوچانە بوو کە لە چوارچێوەی تۆماری جیهانی دیمەنی کولتوری هەوراماندا وەک بەشێک لە جوگرافیای هەورامان تۆمار کراوە. هەر بۆیە بەڕێوە چوونی ئەم فیستیڤاڵە گەشتیارێکی زۆر بۆ ئەم ناوچەیە ڕادەکێشێت. بڕگەی تایبەتی فیستیڤاڵەکەی ئەم ساڵ ڕێوڕسمی دەفژەنی بوو کە یەکەم جار بوو لە ڕیزی بەرنامەکانی فیستیڤاڵی باینگان زیاد کرابوو. زیاتر لە 200 دەفژەنی کورد لە هەموو ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەسەر سەربانی خانۆکانی بەشی مێژووی باینگانەوە کۆنسێرتێکی دەفژەنی بە کۆمەڵیان بەڕێوە برد. جارێکی دیکە سەلمان دیان کە بێهۆ نییە کوردستان وەک ناوەندی دەفی جیهان ناس.